بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە میوانە بەڕێزەکەشم لە کۆیەوە لەگەڵتانە بین بۆ باسی ڕۆژ دیارە باسی ڕۆژی ئەم شەومان لەگەڵ کاک مستەفا هیجری لێپرسراوی گشتی حزبی دیموکراتی کوردستانی ئێران حەتکا لە کۆیەوە بە سوپاسەوە لەگەڵمان ئەبێت لە ماوەی ڕابردوودا ئەوان کۆنگرەی شانزەمینی خۆیانیان بەست مەبەستمە ئەم شەو لەم بەرنمەیە لەسەر گۆڕانکاریەکانی دوای کۆنگرەکە گۆڕینی ناوەکان ئایا ناوەڕۆکەکانیش دەگۆڕێت واروەها دنیابینی ئەوان بۆ زۆر پرسی جیاواز لەناو حزبەکەیان و بەنسبەت کورد و کوردستانیشەوە بەنسبەت خەباتی خۆشیانەوە من زۆر ناڵێم چونکە بەرنمەکە چەند خولەکێک دوا کەوتین کاک مستەفا هیجری لێپرسراوی گشتی حزبی دیموکراتی کوردستانی ئێران سڵاوتان لێبێت و ماندوو نەبن سوپاس بۆ ئەم دەرفەتە ئەمەوێ بەو پرسیارە دەست پێ بکەم لە گۆڕینی ناوی پۆستی کەسی یەکەمی حزبەوە ئێوە لە حزبەکەتان دوای کۆنگرا سکرتێری گشتی ناوەکەتان گۆڕی بۆ لێپرسراوی گشتی ئەمەوێ بزانم گۆڕینی ناو بەرپرسیارەتی و دەسەڵاتەکانیش دەگۆڕێت یا تەنها ناوەکە گۆڕانکاری بەسەرداهاتووە منش دە پێشدا سڵاو دەکەم لە بەڕێستان و بینەرانی بەڕێزی تەلەڤیزیۆنەکەتان گۆڕینی ناوی سکرتێری حیزب بە لێپرسراوی گشتی تەنها ناوێک نییە بەڵکو ئەوە بەشێکی زۆر بچووکە لە پەیوەندی دەگەڵ ئاڵوگۆڕێکی گشتی قوڵ لە پێکهاتە و سیستمی کاری حیزبی دیموکراتی کوردستانی ئێران کە هاتوۆتە پێشێ و ناوی سکرتێری گشتیش بەشێکە وەک ئەرزم کردی بە گۆڕاوە بە لێپرسراوی گشتی باشە کەواتە دەسەڵات و بەرپرسیارەتیەکانی کەسی یەکەم بە گەربەراوردی بکەین بە ئەو کاتەی کە ناوەکەی لێپرسراوی گشتی نەبوو بەڵکو سکرتێری گشتی بوو چۆن و بە چ شێوەیە گۆڕانکاریان بەسەردادێت ئەگەر بە شێوەیەکی کورت باسی و ئاڵوگۆڕە بکەم بۆتان ئەوەیە کە لە سیستمی پێشووی ڕێبەرایەتی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران هەموو دەسەڵاتەکان لە یەک ناوەندا کۆبوونەوە کە کۆمیتەی ناوەندی بوو کۆمیتەی ناوەندی بۆ خۆی بڕیار و یاسای دادەنا بۆ خۆی بەڕێوەی دەبرد بۆ خۆی چاوەدێری دەکرد بەسەر کارەکانی خۆیدا بۆ خۆشی قەزاوەتی دەکرد ئێمە بە دەلایلێک بەو نەتیجە گەیشتین کە ئەو سیستمەی دیکارایی نەماوە بۆیە بنەمای کارەکەمان لەسەرەوە دانا کە دەبی ئاڵوگۆڕ لە پێکاتەی حیزبدا پێک بێ لە جیاتی ئەوەی کە یەک ئۆرگان هەموو دەسەڵاتەکانی لەبەر چەنگدا بێ دەسەڵاتەکان دەبی دابەش بکرێن لە نێوان چەند ئۆرگانێکی هاوسەنگ کە پێکەوە کار بکەن دەگەڵ یەکتری ئرتباتیان هەبێ و دەسەڵاتەکان بە جۆرەی ئەرک و وەزایفەکان تەقسیم بکرێت دەبینی ئۆرگانەکاندا لە ئۆرگانەکانیشدا لە بینی ئەفرادی نوێ تازە کە توانای کارکردنیان هەبێت لەو هەلومەرجەدا دابەش بکرێ ئەوە بنشینەی ئەو ئاڵوگۆڕە بوو کە لە حیزبی دیموکراتدا پێکهاتووە بەڵێ ئەگەر بمەوێ سەرەتایەکی زۆر چووکەتان بۆ فەرموو وەکو نمونەیەکی زۆر سادە کە سەرەتای کارەکەمانە ئەرسا بکەم ئەوەیە کە یەکێک لەو ئۆرگانانە ناوەندی سیاسیە کە ئەرکەکەی فقط کاری یاسادانان و ئایننامە و قانونی حیزبیە کە لەو کۆنگرێدا پێک دێ لە 11 کەس لەو 11 کەسە چونکە دەست ئاوەڵا بوو بۆەوەی کە ئەندامانی حیزبی بێجگە لە کادر و پێشمەرگەش بەبێەوەی کە مەجبور بوون 24 ساعتە لە خزمەتی حیزب دابن لە هەڵبژاردننی
کۆنگرەی ئەخیردا سێ کەس کە بەڵگەنامەی دکتورایان هەیە هەڵبژێراون لە ئەو 11 نەفرە 2 نەفەر ژن هەڵبژێراون کە بەو نسبەتە لە ئاستی بڕیاردان لە حیزبی دموکراتی کوردستان ئێراندا تاکو ئێستا نەبووە ژنان بەشدار بن. ئەوە ئاڵوگۆڕێکی زۆر سەرەتاییە کە ئێستا دەستی پێکردو لە دەستپێکی کارەکەماندا. بەڵێ جەنابی هیچدی ینی باس لەوە دەکرێت کە لەم کۆنگرەیە ئێوە بە دەنگی ڕاستەوخۆ هەڵبژێدراون. مەبەستمە زیاتر لەسەر ئەم پرسە بوەستین ئایا ئەوەی کە ئێوە بە دەنگی ڕاستەوخۆ هەڵبژێدراون بە مانای ئەوە دێت کە دەسەڵاتەکانیشتان زیاتر دەبێت لێرە بەدوا بەراورد بەڕابردوو؟ بە بۆچوونی من ئەگەر بەراوردی بکەیت دەگەڵ دەسەڵاتی پێشووی سکرتێری گشتی دەسەڵاتەکان زیاتر نابێ، بەڵام پێگەی لێپرسراوی گشتی وەکو شخصی یەکەمی و حیزبە پێگەی تشکیلاتەکەی بەهێزتر دەبێ و دەستی ئاوەڵاتر دەبێت بۆ ئەوەی کە بتوانێ خەڵکی پسپۆر و شارەزا بێنێ بۆ ئەو کارانەی کە دەبێت بەڕێوە بچن لە حیزبی دیموکراتدا و دەسەڵاتی ئاڵوگۆڕی هەیە لە هەموو کاتێکدا کە بیەوێ کەسێک کە توانای کارێکی نەبێ لای بەرێ، بەڵام لە سیستمی پێشوودا وەختێک بەرپرسانی ئۆرگانەکان کە ئەندامانی کۆمیتێ ناوەندی بوون و لە کۆنگرە هەڵدەبژێران سکرتێری گشتیدا ئەو دەسەڵاتی نەبوو کە لەو پێگەی کە هەیەە بیان هێنێتە خوارە دەیتوانی کارەکانی بڵێن بەهێزبوونی پێگەی جەنابتان وەکو کەسی یەکەم و ئاوەڵابوونی دەستان بەو مانایە دێت کە ئۆرگانەکانی دیکە ناتوانن لێپرسینەوە لە جەنابەت بکەن؟ ئەکرێ وا بڵێن؟ بەڵێ لە نێو ئەو بڕیارانەدا کە لە کۆنگرێت دراوە و بە پێی بەرنامە و پێڕەوی نێوخۆ کە ئەویش بە لە بەرچاوگرتنی ئەو ئاڵوگۆڕە تەنزیم کراوە لێپرسراوی گشتی کارەکانی لە چوارچێوەی یاسا و بەرنامەی دیاریکراودا دەتوانێت بەرێتێ پێشێ، نەک ئەوەی کە بۆ خۆی هەچی پێخۆش بوو بیکە، بەڵام لە عینی حاڵدا بڕێکیش دەساوەڵایی هەیە بۆی کە کارەکان باشتر بتوانێت ڕاپەڕێنێ. دەکرێت بڵێن ینی جەنابتان کە کەسی یەکەمی ئەم پارتە سیاسیەن کەسانێکن کە چاودێری جەنابتان بکەن وەکو ئەوترێت دەناو پارتە سیاسی جیاوازەکان تەنانەت لە باشووری کوردستانیش با کەسی یەکەم هەبێت سکرتێری گشتی بێ، ئەمیندار بێت، ڕێکخەری گشتی بێت، سەرۆک بێ، هەر ناوێکی دیکا بێت، بەڵام کۆمەڵە کەسانێکن کە چاودێری کارەکانی ئەوەکەن بۆ ئەوەی بە تەواوەتی چۆن بڵێ دەسەڵاتەکانی خۆی بە شێوەیەکی خراپ بەکار نەهێنێت ئەگەر بەنیاز بوو. لە ناو حتکا شتێکی لەو جۆرە هەیە؟ بەڵێ لە یاسای ئێستاماندا لێپرسراوی گشتی لە پێش هەموواندا لەلایەن ناوەندی سیاسیەوە چاوەدێری دەکرێت، دوایە ئۆرگانی چاوەدێری و بە دوواداچوون ئەویش ڕێگە پێدراوە کە چاوەدێری بکە بەسەر کار و بەرنامەکانی لێپرسراوی گشتی کە ئایا لە چوارچێوەی یاساکانی دیاریکراودا کارەکانی بڕێوە دەبا یا لە کارەکاندا خلاف دەکا. ئەوانە هەمویان پێشبینی کراون بۆ ئەوەی کە لێپرسراوی گشتی لە چوارچێوەی دەسەڵاتی خۆی نەترازێ. بەڵێ کاک مستەفا ینی دەگوترێت کە ئەمە تێبینیەکیش بۆ لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیش بە شێوەیەک لە شێوەکان ئەوانەی گرنگیان بە گۆڕانکاریەکانی دوای کۆنگرەداوە هێمایان بۆ کردو و ئاماژەیان پێ بۆ منە دەگوترێت کەلی حزبی دیموکرات نۆستالژیا و هێمای ناسینەوەی ئەم حزبە بووە لە ڕابردووە، ینی بۆ نمونە کۆمیتەی
بۆ نمونە دەفتەری سیاسی، کۆمیتەی ناوەندی، شانە، کۆمیتە، ئەو پێناسانە کە ئێستا گۆڕانکاریان بەسەردا هاتووە دووبارەی ئەەکەمەوە پرسیارەکەم تەنها گۆڕانکاری بەسەر ناوەکەیە هاتووە یان گۆڕانکاری لەناو ئۆرگانەکان و لەناو ڕێخستنەکانیش دروست دەبێت دوای گۆڕینی ناوەکانیان. نەخێر گۆڕانکارێکە گۆڕانکارێکی قوڵەکە بەسەر ناوەرۆکی ئۆرگانەکان و ئەرک و وەزایفی بەرپرساندا دێ بە شێوەیەکی گشتی. پێم خۆشە بە کورتی ئیشارە بەوە بکەم کە ئێمە 3 ساڵ لەوە پێش بە پێی لێکدانەوەیەکی کە لێ ڕێبەرایەتی حیزبدا هەمان بوو پێشبینی ئەوەمان کردو کە ئاڵوگۆڕەکانی ناوچە و خۆرهەڵاتی نێوەڕاست بەرۆکی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێرانیش دەگرێتەوە و ئێمە شاهدی ئەوە دەبین کە لە ڕۆژهەڵاتی کوردستانیش ئاڵوگۆڕ دێتە پێشێ کۆماری ئیسلامی ئێران بەو شکڵە نامێنێ بۆیە ئێمە ویستمان ڕێوشۆنێک بگرینە پێشکە ئامادەکاری بکەین بۆ ئەو ڕۆژانێکە و ئاڵوگۆڕانە دێنە پێشێ بۆەوەی کە بتوانین لە ئاڵوگۆڕەکاندا بە قازانجی خەباتی کورد لە ڕۆژهەڵاتدا کەڵک وەربگرین. ئەوە بوو کە گۆڕانکاریەکی نوێ کرا و خەباتێکی نوێ ڕاگەیاندرا کە لە ڕۆژهەڵاتی کوردستان خەڵک ناویاننا ڕاسانی ڕۆژهەڵات و لە دوایوی یعنی لە 3 ساڵ لەوە پێشەوە ئێمە لە باس و مناقشەدا بووینە لەسەر گەڵاڵەیەک کە دەبێت ئاڵوگۆڕەکان بە ئەندازەیەک بەربڵاو و قوڵ بن کە وەڵامدەری ئەو وەزعیەتە بن کە ئێستا ئێمە چاوەڕوانی هەن لە بەرچاوگرتنی ئەو ئاڵوگۆڕانەی کە لە ئێراندا ڕوویداوە ئەو ئاڵوگۆڕانەی کە لە کۆمەلگای ڕۆژهەڵاتدا ڕوویداوە و هەروەها لە بیر و بۆچوونی خەڵکەکەدا ڕوویداوە بە چاوەڕوانی خەڵک لە ئێمە چێوە ئێمە چۆن دەتوانین ئەو چاوەڕوانیانە بتوانین. باشە جەنابی هیجری سەبارەت بە چاوەڕوانی هاوڵاتیانی ڕۆژهەڵاتی کوردستان لە ئێوە بەڵێ ئاماژە بەوا درێت لە دوای 1970 کە ئێران ناوی کۆماری ئیسلامی ئێرانی هەڵگرتووە پارتە سیاسیە کوردستانیەکانی ئێران یاخود با بڵێم ئەوانەی ڕۆژهەڵات بە شێوەیەک لە شێوەکان کە خەباتیان بەردەوام کردووە کە پێشتریش ئەتوانین بڵین بەردەوام بۆ لە ڕێگەی کەسایەتی دیارەکانەوە کە کاتی ئەومان نییە بچینە سەر باسکردنی خەبات و تێکۆشانی ئەوان بەڵام مەبەستمە ئەوە بڵێم ئەوترێت لە ئەرزی واقع لەناو ئێران ئێوە غائیبن و ئەو چالاکیانەی لە ئێران ئەکرێت بە شێوەیەک لە شێوەکان چالاکی خۆڕزکن هاوڵاتیان خۆیان لە ئەنجامی نادادیەکە بێدادیەکە دەیکەن ئێوە حزورتان لەوێ نییە ئێوە ناتوانن کارێکی وا بکەن کە چالاکیەکان ڕێکخراو بێ بۆیە لە مەودایەک و لە ماوەیەکی کورتە دەست پێ دەکات و دادەمرکێتەوە تۆ چیەڵی؟ لە ڕاستیدا ئەو جوڵانەوانەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان و کوردستاندا هەیە ڕاستە بەشێکی خۆرسکە بەڵام بەشی ئاساسیەکەی دەگەڕێتەوە سەر کار و تێکۆشانی حیزبەکانی ئۆپۆزیسیۆنی کوردی ئێرانی و بە تایبەت حیزبی دموکراتی کوردستانی ئێران وانییە کە یعنی ئەوە لەوێ حزورتان هەیە لەو جوڵانەوەنەدا دەور و نەخشێکمان نەبێ بێگومان حزوری ئێمە لەوێدا بەرچاوە خەڵکی ئێمە بە شێوەیەکی بەربڵاو لەو جوڵانەوەنە حزوریان هەیە و ئێستا ئەو خەباتەی کە ئەو خەباتە نوێی کە دەستمان پێکردووە و ئەو ئاڵوگۆڕی کە ئێستا پێکمان هێناوە لە کۆنگرێدا یەکێک لە ئامانجەکانی ئەوەیە کە خەباتی ئێمە زۆرتر متەوەجێ بێ بە بۆ نێوخۆی ڕۆژهەڵات دیارە ئەوە شتێک نییە کە بڵین کتوپڕ دەکرێت جێبەجێ بێ بەڵام مهمەوەیە ئامانجەکە ئەوە بێ کە زۆرتر متەوەجێ بین بەرەو ڕۆژهەڵات و خەباتەکەمان زۆرتر لە تەنیشت خەڵکەکەمان بێ و حزورمان هەبێت لەنێو خەڵکەکەماندا بۆ پشتیوانیکردنی خەباتی شار
ئێمە لەو ئاڵ و گۆڕەدا بەڵێ ئامانجمانەکە خەباتی شار ببێتە چەقی خەبات و پێشمەرگە وەکو شاخ تەنیا یارمەتیدەر و پشتیوان لە گۆڕانکاریەکانی داهاتووی ناوچەکە حتکە کارکتەرێکی چالاک و دیار و خاوەن کاریگەری دەبێت؟ لە ئاڵ و گۆڕەکانی ناوچە پێشبینیکردنەکەی بڕک بە زەحمەتە چونکە ئاڵ و گۆڕەکان زۆر خێرا و تێک چڕژاون کە پێشبینیەکەی نەکرد بۆ ئێمە ڕەنگە بۆ زۆر لایەنی سیاسی نادیار بێ بەڵام من لەو باوەڕەدام بەو بەرنامەنوێی کە دەستمان پێ کردووە ڕاسانی ڕۆژهەڵات و هەروەها ئەو ئاڵ و گۆڕانەی کە ئێستا لە کۆنگرەدا دەستمان پێ کردووە پێکهاتەی حیزب و سیستمی کارمان گۆڕیوە من پێم وابێ لە ئێرانیش و لە کوردستان بە تایبەتی لە ڕۆژهەڵات حەتکە دەتوانێت دەورێکی زۆر بەرچاوی هەبێت. بەڵێ 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 مامۆستا هیجری یعنی هاوڕێیانم ئاگداریان کردمەوە کە یەکێک لەو پرسیارانەی بۆ جەناب هاتووە کە من پێم وایە هێندەی چاودێری کۆنگرەشم کردبێت پرسیار و تێبینی بەشێکی بەرچاوی ئەندام و لایەنگرانی خۆشتانە ینی ئاماژە بەوادەن کە ئێوە وەکو مستەفا هیجری ئەوە 4 کۆنگرەیە کەسی یەکەمی ئەو حزبن 4 ساڵی پێش لەت بوون و 12 ساڵی دواتریش پرسیارە جەوهەریەکە ئەوەیە کەسی دیکە نەبوو ئەم پۆستە وەربگرێت یان زەرورە دوای کرد کە جەنابتان لەو پۆستە بەردەوام بن و بەجێی نەهێڵن. دیارە پێش کرد بوون من سکرتێری حیزب نەبووم بەڵام لە کۆنگرەی 13 من بوومەتە سکرتێری حیزب لە ڕاستیدا ئەو کردبوونە بۆ خۆی یەکێک لەو هۆیانە بوو کە من بمێنمەوە لەگەڵەوەی کە من لە هەموو کۆنگرەیەکدا داخوازم کردو لە هاوڕێیانی خۆم کە خۆیان کاندیدکەن و ئەو بەرپرسایەتی باستۆ بگرن بەڵام هەتا لەو کۆنگرێشدا داوام کرد بەداخەوە هیچ کەس حاضر نەبوو ئەو بەرپرسایەتی قبول بکە و بەتایبەت لەو کۆنگرێشدا کە مەسلەی ئەو ئاڵ و گۆڕە و ئەو بەرنامە تازە لە ئارادا بوو و من بۆ خۆم خۆڵقێنەری ئەو ئاڵ و گۆڕە بووم پێم دروست نەبوو کە بۆ خۆم پرۆژەیەکم پێشکەش کردووە دوای 2-3 ساڵ مناقشەکردن لە کۆنگرەدا بەدەنگێکی زۆرەوە قبول دەکرێت ئەوجار بۆ خۆم لە کارەکە بکشێمەوە دەنا ڕاستیەکەی ئەوەیە کە من لەو هەڵبژارنەدا هیچیان ئەوە نەبووە کە ئاماژت بەوەدا ئاماژت بە دەستەواژەی خوڵقێنەری گۆڕانکاری کرد من ئەمەوێت ئەو پرسیارە بکەم چاوەڕێ دەکرا لە کۆنگرەی 16یەمتان ئێوە باس لە یەکگرتنەوەی دوولایەنەکەی دیموکرات بکەن کە ئەمە نیگەرانیە کە ڕەنگە بەرۆکی باشووریانیشی گرت بێتەوە کە پێیان ناخۆشە ئێوە هێندە پەرتەوازن باسکردن لە یەکگرتنەوەی هەردوو دیموکراتەکە حزبی دیموکراتی کوردستان و کوردستانی ئێران لە ئەجێندا و ڕۆژەوی ئێوەدا نەبووە یاخود لە داهاتوودا نابێت و بۆ هێندە دواکەوت. مەسلەی یەکگرتنەوەی دوو لایەنی کە ئێستا پێکەوە هاوکاری دەکەین و زۆر لێک نزیک بووینەتەوە بڕیارێکە کە لە کۆنگرەی پێشوودا دراوە بەو دەقە کە ڕێبەرایەتی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران دەبێ کار بکە بۆ لێک نزیک بوونەوە لەو هاوڕێیانە کارکردن پێکەوە و لە نهایەتدا یەکگرتنەوە ئەو بڕیارە لەو کۆنگرێشدا هەردووبارە پشتگیری کراوەتەوە ئەو ئاڵ و گۆڕش کە ئێستا هاتۆتە پێشێ دەگەڵ باسی یەکگرتنەوە دوو باسی لێک جیاوازن یعنی هیچیان مانعی ئەوی دیکەیان نین ئێمە ئێستا
بەڵام وەکو ئەوترێت لانی کەم ئەسعەف الئیمان ئێوە حزبی دیموکراتی کوردستان بە فەرمی دەناسن و لە نووسراوە ڕسمیەکانتاندا ناویان دەهێنن لێرە بەدووە؟ ئێمە بڕیارێکی وامان نییە کە بە فەرمیان بناسین لە کۆنگرەشدا بڕیارێکی وان نەدراوە بەڵام بڕیارێکی نوێ کە لەو پەیوەندیدا کۆنگرە پەسەندی کردو ئەوەیە کە ئێمە بۆ کاری هاوبەش بۆ پێکهێنانی مەسەرەن وەکو بەرە لەگەڵ ئەو هاوڕێیانە و لایەنەکانی دیکەی و پۆزیسیۆنی کوردی ئێرانی هیچ بربەستێکمان لە سەر ڕێگادا نییە بۆ وەکە جێبەجێ بکەین. بەڵێ کەواتە من دوو پرسیارم ماوە گەر بە کورتی و پوختی وەڵامم بیتەوە زۆر سوپاست دەکەم. یەکێک لە پرسیارەکان ئەوەیە لە ڕاگەیاندنەکان لە ماوەی ڕابردوو دەنگۆی ئەوە بڵاو بوویەوە کە ئێوە لەلایەن پارتێکی سیاسی باشوورەوە هاوکاری دارایی کراون بۆ ئەوی باسی ڕووداوەکانی کەرکووک نەکەن. شتی لەم جۆرە ڕووی داوە؟ ئەوە ئەو پرۆپاگاندەیە بێگومان کەسانێکن کە دەیانەوێ نێوانی حیزبەکانی باشوور و ڕۆژهەڵات لاواز بکەن تێکی بدەن و بیانەوێ شوێندانەری منفیان هەبێ لەسەر ئەو پەیوەندیانە. من لێرە بە تەواوی ئەو پرۆپاگاندەیە ڕەت دەکەمەوە. کۆتا پرسیارم شتانێک کە لەو ڕابطەدا نووسراون لە ئەسڵ و ئەساسدا وجودی نییە. کۆتا پرسیارم سەبارەت بەو تەقینەوەی یاخود ئەو بۆمبەلکێنراوەی ئەمڕۆی شارۆچکەی بنەسڵاوی هەولێر بوو کەوترێت دوو ئەندامی ئێوە فەرماندەیەکی سەربازیتان و کوڕەکەی تیایدا بریندار بوون لە بەردەم ماڵەکەی خۆیاندا نزیک ماڵەکەی خۆیان. ئێوە هیچ کۆمنتێکتان لەسەر ئەو ڕووداوە هەیە یاخود نەتا ئێستا؟ بەڵێ بەداخەوە ئەو خەبەرە ڕاستە. ئەندامێکی چالاکی ئێمە لەگەڵ کوڕەکەی کە ویستویانە سواری سەیارەکان بن و لێ خوڕن سەیارەکان تەقیبەتەوە بەسەریاندا کوڕەکەی زۆر بە توندی بریندار بووە کە ئەویش هەر ئەندامی حیزبیە بۆ خۆشی هەروە بریندارە. ئێمە هەرچەند تاکو ئێستا هیچتان بۆ ڕوون بۆتەوە هێزی ئاسایشی حکوومەتی هەرێمی کوردستانە هیچ تا ئێستا هێزی ئاسایشی هەرێم هیچی ڕانەگەیاندوە بەڵام ئێمە بە پێی ئەوەی کە ئەو ئەندامەیمە ئەندامێکی چالاک بووە پێشتریش یەک دوو جار لەلایەن ئەوامیلی کۆماری ئیسلامی ئێرانەوە هەڕەشەی لێکراوە بۆیە ئەمە بە احتیمالی زۆر بەهێز پێمان وایە کە کردەوەیەکی تێرۆریستی بووە کە لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامی ئێرانەوە جێبەجێ. بەڵێ بەڕێز کاک مستەفای هیجری لێپرسراوی گشتی حزبی دیموکراتی کوردستانی ئێران زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە سپاس بۆ زانیاریەکانت کە لە کۆیەوە ئەم دەرفەتت بۆ ئێمە ڕەخسان سوپاسان دەکەین. من سپاسیەوە دەکەم. هەر بژین. بەڵێ بینرانی ئەزیز باسی ڕۆژ کۆتایی هات تا باسی ڕۆژێکی دیکە کە ئینشاءڵڵا لە ڕۆژی یەکشەمە پێتان دەگەمەوە ئێوە و کوردستان لە ئەمانەت خواداون.